خۆشەویستان بابچینە لای تەوری یەکەمی بەرنامەکەمان ڕێڕسمی دابشکردنی خەڵاتەکانی زێڕینی بلا کە لە هەشتی نیساندا قەراروا بوو کە بەڕێوە بچێت بەڕێوە ناچێت لەبەر ئەم دۆخە نەخوازراوی کە ئێستا ئێمە باسی هەمووم ئەگەرانەمان کرد لەبەر ئەمە گەرانە بەڕێوە ناچێت و ئەگەر هات و زەمینە لەبار بوو جەنگ وەستا شتێک لەو بابەتانە پێچێت لە کاتەکەی و شوێنەکەی و هەمومانە جارێکی دەست پێ بکاتەوە بەڵام خۆتان نەزانن دابشکردنی خەڵاتەکانی زێڕینی بلە ساڵانە بۆ چەندین بواری جیاجا دابش دەکرێت و ساڵانە چەندین میوانی جیهانی و لە وڵاتانی ترەوە بانگێژ دەکرێت بۆ ڕێوڕسمەکە بۆ مەراسیمەکە و خۆتان نەزانن هەم فڕۆکە نەماوە گەشتەکان بە ڕووی عێراقدا داخراون لەبەرەوە ئەمڕۆ ئێمە باسێک لە هۆکارەکانی با بڵێن ئەنجام نەدانی ئەو ڕێڕسمە باس دەکەین بەڵام کتێبێکی تر کتێبێکی کورد و عەرەب بڵاوبێتەوە کتێبی کورد و عەرەب کە لێکۆڵینەوە و بیبلۆگرافیایە لەلایەن ئیبراهیم ئەحمەد فاوندیشنەوە ئەم کتێبە بڵاوەکرێتەوە باسێک لە ناوەڕۆکی ئەم کتێباکەین هەندێک هەڵوێستەکانی مامۆستای ئیبراهیم ئەحمەد باز دەکەین لە ڕووی دادپەروەری کۆمەڵایەتیەوە ئەو بیر و فەلسەفەیی کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەی بووە بۆ ژیان کە هەتایە دەتوانێت مرۆڤ لە سەریان بڕوات تێڕامێنێت و کار و چالەکانی ڕێکخراوی ئیبراهیم فاوندیشن کە بێگومان هەوانیش کە خەڵاتی زێڕینی بلە ساز دەکەن ئەمڕۆ باسی دەکەین لەبەرەوە پرۆفسۆر دکتۆر ئاماج حەسەن ئەحمەد پسپۆڕی بواری مێژوو ئەمڕۆ لە لامان میوانە بۆ وەڵامدانە هەموو ئەم پرسیارانە بۆی بزانین هەم کتێبی کورد و عەرەب ساڵانە لە یادی هەم کۆچی دواییەکەی و هەم لە یادی دابشکردنی خەڵاتەکانی زێڕینی بلە چەند کتێبێکیش بڵاوێتەوە هەموو کتێبەکانی کتێبی ئەوەن لێکۆڵینەوە لەسەر دەستنووس و کتێبەکانی ئەو پرۆفسۆر دکتۆر ئامانج لە لامان میوانە دکتۆر یان فەرموو بەخێر بێی زۆر بەخێر بێی پرۆفسۆر دکتۆر ئامانج دووبارە بەخێر بیت سوپاس بۆ ئەم دەستخۆشە شتێکمان وت هەندێک هۆکارمان باس کرد تەنها جەنگەکە هۆکارە بۆ ڕاگررتنی دابشکردنی مەراسیمی خەڵاتی زێڕینی بلە یان هۆکاری تر هەیە سەرەتا بەیانیتان باش لە 26مین ساڵ ڕۆژی کۆچی دوای مامۆستا ئیبراهیم ئەحمەد کەسایەتی بەتوانا و نووسەر و کاریزمای کورد دروود بۆ گیانی پاکی مامۆستا بۆ سەرجەم شەیدانی ڕێگای ڕزگاری کوردستان هەڵبەتە قسەکردن لەسەر مامۆستا ئیبراهیم ئەحمەد کەسایەتێکی فرەرڕەهەندە کەسایەتێکە کە لە سەرجەم لایەنەکانەوە توانی لێ بدوین ئەم دۆخەی کە لەم قۆناغا هاتە پێشەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان من تەسەوڕەکەم یەکێک بێ لەو هۆکارانەی کە ڕێگر بوو لە بەردەم ئەنجامدانی ئەم یادە و کردنەوەی ئەم یادە بە شێوەیەکی گونجاو وەکو ساڵانی پێشوو زۆر باشە کەواتە هێشتا بڕیاری ئەوەتان نایەوە کە ئەم ساڵ ئەم یادە هەر بەڕێوە نەچێ ئەم مەراسیمە ئەنجام نەدرێ یاخود چی بڕیاریە لەوەی کە ئەم ساڵ دابشکردنی خەڵاتی زێڕینی بلە هەبێت بەڵێ هەندەی من ئاگادارم ینی خەڵاتەکە ئەنجامە درێ پرۆسەکە هەروەکو ساڵانی تر ماوەتەوە سەر کات ینی پێم وابێ هەندێک جاری تریش لە ساڵانی ڕابردوو کەمێک دواکەوتووە بۆ شتێکی زۆر تەبیعیە هەڵەگیراوە بۆ کاتیشی نادیار با بڵین لە ئایندەدا ئیشەڵا هاوشەوی ساڵانی پێشوو ئەنجامەدرێ پرۆسەکەش ڕووناکبیر نووسەر سیاسەتمەدار خەباتگێڕێکی سیاسی و ڕامیاری ینی زۆر دروشم هەیە بۆ مامۆستا ئیبراهیم ئەحمەد بەکارهێن بڕ بە پێسی خۆشی بۆ چونکە لەناو هەموومانەدا کاری کردووە ئەگەر لە ڕوانگی ژیانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدەوە هەندێک چەمەکشی بکەینەوە بۆ نمونەیەکێک لەوانە کورد بوون لای مامۆستا ئیبراهیم ئەحمەد چۆن شرۆڤە کراوە هەڵبەتە یەکێک لە سیما دیار و بەرچاوەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدەوەیە کە کەسایەتێکی وجدان زیندوو بووە بۆیە بابەتی کوردبوونیش ئەچێتە ئەو قاڵبەوە چکە گەر کتاکێک هەست بە وجدانی نەبێ با بڵین وجدان زیندوو نەبێ هەست بە درک بە چەمکەکان ناکات کوردایەتی و کوردبوون یەکێکە لەو دوانەیەکن لەگەڵ مامۆستا ئیبراهیم ئەحمەدا کەم زۆر بە ئەستەم جیابنەوە چکە هەر لە سەرەتای تەمەنیەوە مامۆستا ئیبراهیم ئەحمەد انتیمای بۆ نیشتیمان و نەتەوەکەی هەبوو و کاری بۆ کردو ئەمە زانین لە ڕەنگە لە بەرنامەکانی پێشوا زۆر قسە لەسەرەوە کرابێکە لە سەرەتای تەمەنیەوە بەشداری لە شۆڕش و ڕاپەڕینەکان بە تایبەتی ڕاپەڕینی بەردەرکی سەرا بەشداری تیا کردووە کێمەگەر نەچینەوە سەر ئەو بەڵام کۆمەڵێ ماک و کۆمەڵە نیشانەی تر هەیە کە دەق و دەق ئەوە پشتڕاست دەکاتەوە کە
مامۆستا سیمای کوردبوونی تیا وەکو بوو. کام نیشانە باش هەر لە تەمەنەی سەرەتاکانیەوە تۆ گەر دیقەت بی لە نووسینەکانیان بەرجەستە بووە بۆ نمونە لە ماوەی یەکەم وتاری کە پێشکەشی ڕۆژنامەی ژیانیەکات کار لەسەر پاکشکردنەوەی زمانی کوردیەکە کەمە یەکێکە لە نیشانەکانی با بڵێن کوردبوون لای مامۆستا برای محەممەد بۆ ئەو کاتە لە سیەکانە مەسەن زمانی کوردی زۆر پاکش نەبووە کەلیماتی فارسی و عەرەبی تێدا تێکەڵ بووە بۆی ئەم ئیش لەسەر پاکشکردنەوەی زمانی کوردی لە شارەکانی شامە بەدیەکرێنی تو تەماشاکە مامۆستا برای محەممەد خۆ سەردەمەکەی زۆر نزیک بووە لە سەردەمی شاعرانی پێشخۆی بەمەنیزە لە شارەکانی نالی و سالم و گۆران ومانە گەر تەماشایەکی وشەی فارسی وشەی تورکی عەرەبی بەکار هاتووە بەڵام شعرەکانی مامۆستا برای محەممەد هەستەکەی کوردێکی پەتی و زۆر ڕەوان بێژێکی جوانی تێ ئەمە و دەرخەری و ڕاستیە کە جەنابەت باسی ئەتوانێ بڵێن لەو کاتی خۆیان بۆ ئەو سەردەمە شۆڕشێکی ڕاگەاندوو بۆ پاکشکردنەوەی زمانی کوردی تەنانەت لە قۆناغەکانی دواتریشا گۆڤاری گەلاوێش ینی ئەم هەموو جەختکردنەوە لەسەر مێژووی کورد و دووبارە گرنگیدان بە زمانی کوردی و بە پاکشکردنەوەی زمانی کوردی خەتەرێکی گەورەی بۆ چواردەورەکەی خۆی دروست کردووە بەڵگەشمان بۆ ئەوە بەدەستخۆشیەوە هەر ئەو بەڕێزانی کە لە برای محەممەد فاوندیشن کارەکەن بە تایبەتی برایەنی ئازیزم مامۆستا بوار و کاگڕاسان ئیشان لەسەر دۆزینەوەی بەڵگەنامەیە کردووە کە زۆر شتێکی تازەی بەڕاستی گۆڤاری گەلاوێژ و یادگاری لاوان و دیاری لاوان کە مامۆستا برای محەممەد ئیشی لەسەر کردو با بڵێن دەری کردووە خەتەرێکی گەوری بۆ چواردەور دروست کردو وای کردو کە ئەنجومەنی وەزیرانی تورکیا بە ناو ناوی مامۆستا برای محەممەد و گۆڤاری گەلاوێژن کە خەتەریاتی لەسەر چواردەور دروستەکەەوە کار لەسەر هەستی نەتەوایەتی کوردی ئەکا بۆی خەدەغە کراوە یعنیمە بابەتێکی زۆر گرنگکە کە ئەتوان بڵێم شتێکی تازەیە و ڕێزانە ئاشکرایان کردو قۆناغەکانی تر ئەگە هەر بیبەسینەوە بە مەسەلەی کوردبوونەوە یعنی ئەگەر تۆ دیقەت بێت لە چوارچەوەی ئەدەبی شاهمان کاری کردو بەشێکی زۆر لە شعرەکانی مامۆستا برای محەممەد گیانی کوردایەتی و کوردبوون و ئەوانەی پێوە دیارە بۆی ئەمە لە زۆربەی شعرەکان بۆ نمونە بە پێی کات دەستنیشانی کردو بۆ نمونە لە ساڵی 1940 دواتیری کەوانە نووسێکە پراوپڕ شعرێکی شۆڕژگەڕانەی کوردانی تیا بەدیەکرێت لە سەدەمی شۆڕشی ئەیلولە شعر بۆ من پێشمەرگەی کوردستانم ئەمە یعنی ناسنامەیەکی کوردبوونە بۆ ئەو قۆناغە بە تایبەتیش ئەگەر بۆ قۆناغەکانی دواتری تەمەنی مامۆستا برای محەممەد ئەگەر دەستنیشانکەین ئەوە هیچ ینی خەباتی سیاسی و چەکدارەکەی باز ناکەینەوە کە زۆر جار ئاماژەمان پێ کردووە خەبات ژیانی مامۆستا برای محەممەد لە هەندەران بە چڕی ئیشی لەسەر کوردبوون و کوردستانی بوون کردوەوە ینی ئەزمموی چەند ساڵەی مامۆستا لە هەندەران ینی چۆن بڵێها تەواو جیاوازە لە ئەوروپا ئیشی لەسەر سێ پرەنسیب کردوەوە کە توانێن بڵێن جۆرێک لە تازەگەری تەواوی پێوە دیارە مامۆستا برای محەممەد بۆ ئەو قۆناغا پێی وایە کە بێ خەبات لە کوردستانە جیاواز بێ لە هەندەران ینی ڕێگە یا ڕێچکەیەکی دەستنیشان کردو ئەڵێ پێویستە سەرجەم پارت و ڕێکخراوە سیاسیەکان لە ناوخۆی پارچەکانی کوردستانە ئەبێ پەیمان بەستنێکی کۆمەڵایەتی لە نێوانیانە هەبێ ینی بە جۆرێک هەموو ململانەکانی خوانوەلا بنێن یەک دەنگیە بەڵێ دەنگی کە تا ئەم ڕۆژەمە پێویستان بێت بەتاکی دوایە بۆی وەکو عەرزمکردن هەر ئەزمموی چەند ساڵی ئەوەی سلماندووە کە پێویستی بۆ هەیە کە گۆڕانکاری لە شێوازی خەباتا بکرێت بۆ کوردانی دەرەوەی وڵات دیاسپۆرا با بڵین ئەو چی بۆ کرا مەسەن ڕێگەیەکی بۆ دەستنیشان کردوون کە یا ڕێچکەیەکی بۆ دەستنیشان کردوون کاڵێ پێویستە هەموو کوردانی دەرەوەی وڵات لە چوارچەوەی بەرەیەکی یەکگرتووە کار بۆ بەدیهێنانی کوردستانێکی یەکگرتوو دەوڵەتی کوردستانی یەکگرتوو بکەن ئەنی کەمەش ینی بەڕاستی ئەو پڕی کوردستانی بوون دەرەخە و لە هەمان کاتە شتێکی تری هەیە ڕەنگە تۆزێک جیاواز بێ ئەو پێی وایە کە کوردێک با بڵێن ها نوێنەرایەتی کورد لە دەرەوەی وڵات ئەبێ لە غەیری حیزبەکانی ناوخۆی کوردستان نابێ هەتا چەمکێک بەکارێنێڵێ چێ هەیە بۆی هەیە بە ناوی نوێنەری کوردەوە با بڵێن لە دەرەوەی وڵات قسە بکە ئەو کەسە بۆی هەیە کە هەستی ویژدان زیندوی هەبێ هەستی کوردایەتی تایدا با بڵێن بەرجەستەکرا بێت و بەدی بکرێت بنمونە ئەڵێ ئەگەر هەتا بە زمانەکەی خۆی ئەڵێ ئەگەر بۆمبایەک بۆ نمونە لە شوێنێک تەقی لە باشووری کوردستان تەقیە بێ لە باکوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات
ئێمە با بڵێن خوورپەیەکمان بۆی هەبێ بچین بەردەمی نوێنەرایەتی نێودەوڵەتی خۆپشاندام بکەین ناڕزایی دەربڕین هەروەکوی کە ئەم ساڵ بەڵێ هەستمان پێکرد کە لە ڕۆژئاوا مەترسیەکە بوو کوردانی پارچەکانی تر بە تایبەتی باشووری کوردستان بە هەموو لایەک با بڵێن بەشداریان تیا کرد. زۆر باشە دکتۆر باسێکی بکەین لە ساڵ 1930 کە یەکەم چاپی کتێبی کورد و عەرەب بڵاو کرایەوە بۆچی مامۆستا برای محەممەد ناوی خۆی نەخست بۆ سەر ئەو چاپە؟ هەڵبەتە کتێبێکی بابەتێکی زۆر نایە بە ئەگەرچی بە قەبارە لەوانەیە زۆر نەبێ بەڵام بە چەمک و بە ناوەڕۆک زۆر دەوڵەمەند بۆ کتێبە بۆ ئەو قۆناغە ڕەنگە حکومەتی پاشایەتی حکومەتێکی با بڵێن ستەمکار بووە پارت و ڕێکخراوە سیاسیەکان نهێنی بوون ڕەنگە ئاشکراکردنی ئەو بابەت لە سەرەتادا مامۆستا برای محەممەد وای پێ باش بوو بێ کە بە ناوێکی خوازرا و بە دەستێک لە لاوانی کوردەوە بڵاوی کردوێتەوە بۆی ئەو کاتە مەسەن گاندنی پەیامەکەی بەلاوە گرنگ بۆ نەک خۆی ئەمە ینی ڕیتمێکی مامۆستا برای محەممەد بۆ کە لە گەلاوێژ و لە ژیان و ژین و لە زۆربەی ناوەندەکانی ترا کەشتی یا بڵاو کردو بە خێری ناوی خۆی بڵاوی کردو زۆر جار هەر بە ناوی بلا یا بیلا یان بە ناوێکی خوازراوەشتی بڵاو کردو بۆیە ئەمە گرنگ بۆ پەیامەکەی بگات پەیامەکەی زۆر گرنگە هەڵبەتە کورد و عەرەب وەرچەرخانێکی گەورەیە کە هەر بیرمان نەچێت بەشێکی ترە لە بابەتی کوردبوون و کوردستانی بوونەکەی ڕاستە خۆی ئەڵێ ئاماژەی بۆ کردو کە هێندەی کە پەیوەندیدارە بە باکووری کوردستانەوە یا با بڵێن بە عیلاقەی کوردی تورکی هێندە پەیوەندی بە کوردی عەرەبیەوە نییە بەڵام لە کۆتایی کتێبەکەیە تەمان بەشی ئەخیرەکەی یان با بڵێن بڕگەی ئەخیرەکەی زۆر گرنگە ینی قاعدەی زەهەبیە ینی بەلای خۆی ئەڵێ بنشینیی زێڕینە دایڕشتۆ بۆچی بۆ یەکبوون بۆ خەباتی چۆنەڵێ ها دانان بە نەتەوەکانی تر بە یەکتری مەسەن کورد دانەنێ بە عەرەبە ئەبێ عەرەبیشدان بنێ باش ئەمە بەو سەردەمانە بایەخ و گرنگی خۆی هەبوو دکتۆر ئەی بەڕای تۆ بۆم سەردەمی ئێستا ئەم نووسینانی مامۆستا برای محەممەد چ بایەخ و گرنگیەکی هەیە؟ لە ڕاستیە نووسینەکانی مامۆستا برای محەممەد ئەتوانی وەکو بڵێن هەر خودی خۆشی کەساتێکی ینی وەکو زۆرێک لە مەدرسەیەک لە قوتابخانەیە بۆیە کە نووسینێکی بۆ ئەو قۆناغە نووسیوە تاوکو ئێستاش دەتوانین هەر ئیشی لەسەر بکەین ڕەنگە لە ئێستا باشتری بێت ینی زۆر زیاتر پێویستیمان بۆ هەبێ کە ئیش لەسەر علاقاتی بەهێزکردنی پەیوەندێک نێونەتەوەیەکان بکەین چونکە سروشتی وڵاتی ئێمە بە تایبەتی ئاین و فرەنەتەوەیە بۆیە پێویستە ئێمەدان بە ئەوی ترا بنین بۆی ئەویشدان ئێمە بنێت و هاوسەنگ یەک دروست بێت. باشە ئێستا کتێبی کورد و عەرەب وەکو کتێب بوونی هەیە بەڵام تەماشاکی لە دوای ئەو ئێستا توێژینەوە ئەکرێ لێکۆڵینەوە ئەکرێ لەسەر ئەم کتێبانە ئەم لێکۆڵینەوەانە دەرخەری چین دکتۆر ینی دەرخەریەوە ناوەڕۆشتی ئەم کتێبانە ئەیهێنێ دەیان تێزی دکتۆرا و ماستەر لەسەر هەندێک چەمکی ناو کتێبەکان نابێت لەسەر هەندێک بیری ڕامیاریان بیری نەتەوەی نێو کتێبەکانی مامۆستا برای محەممەد زۆر ڕاستە هەڵبەتە کارکردن لەسەر بابەتە مێژوویەکان یعنی شتێکە کە گشتگیر و کۆنکریتی نییە پێویستی بۆ هەیە کە بە ئەبدێت بکرێتەوە ئەم بابەتانە ڕەنگە بۆ ئەو ڕۆژگارە هەندێک بابەت هەبێ کە ئیشی لەسەر نەکرابێ هەر من خۆم ماسەرەکەم لەسەر مامۆستا برای محەممەدە ئێستا لەوانەیە هەندێک کەلێن هەبێ کە من ئیشم لەسەر نەکردێ بۆ نمونە یان باشتر تۆ بتوانی بەڵگەنامە دەستکەوتوە شتی تر دەسەکەوێ ڕۆژانە تۆ توانی ئەبدێت بکرێتەوە و بە شەرتێک گەشتی تازەتر دەستکەوێ ئەتوانی مەسەلەن زیاتر ئیشی لەسەر بکرێت نامیلکەی کورد و عەرەب هەروەکو ئەو برا عەزیزانە باسییان کردووە ئاماژیان پێ کردووە 16 جار چاپ کراوەتەوە یعنی ئەمە دەرخەری گرنگی و بایەخی ئەو کتێبەیە یا هەندێک جار لەوانەیە بەپێی سەردەمیش بەپێی سەردەمەکان بەتاکید زۆر جار مەسەلەن سەر ئەمان ئەم بەڕێزانە تحقیقێکیان کردووە سەبارەت بە با بڵێن کتێبی کورد و عەرەب بۆیان دەرکەوتووە کە چاپی یەکەمەکە فەرقی زۆرە لەگەڵ 15 چاپەکەی ترا تەمان 10 جار بە زمانی عەربی چاپ کراوەتەوە غیری یەکەم جار تەمان یەکەم جار کە لە 1930 چاپ کراوە هەستەکەن کە جیاوازێکیە جیاوازەکەش بڕگەیەکی لێ حەزف کراوە یعنی سەیرە تاوەکو ئێستا مەسەلەن بۆ چ مەبەستێک ئەمە لێی لابراوە ئایا لە چاپەکەیە لە چاپی دووهەم تاوەکو با بڵێن 16 کە بە عەرەبی بڵاو کراوەتەوە بە عەرەبیش و بە کوردیش و بە تورکی و فارسێکەش بەداخۆ ینی ئەو چۆن ناوی بندڵێن هەڵا یان نازانم ئیتر هەر هۆکارێ بێت ئەم بڕگەی لێ لابراوە کە ئەو قاعدە زەهەبیە کە من
ئاماژەم پێکرد کە بڕگەیەکی زۆر گرنگ ئەتوانین بڵین کە جەوهەری کتێبەکە لەوێ لەو بەشایەت دەرەکەوێت کە داوای ئاشتی گەلانەکات داوای دانانەکات بە نەتەوەیەکی جیاوازە کە داوای یەکسانی نێتەوەکانەکە لە منتەقەکە کە کورد هیچ کەمێکی نییە یا باڵێن هیچ کەمتر نییە لە گەلانی عەرەبی و فارسی و تورکی کە با بڵین کورد بە سەریان نادا بەشکراوە. باشە دکتۆر ئەم کتێبە کە چاپکراوە بۆ چەند زمانێک وەکو خۆت باسی لێوە کرد ئەمە چه گرنگیەکی هەیە یاخود چه ئامانجێک لە پشت ئەمەوە هەیە بۆی کە خوێنەر ئاشنا بێت بێ؟ نەک هەر بۆ کتێبی کورد و عەرەب بۆ کتێبەکانی تریش بۆ نووسینەکانی تریش کە لەسەر هەم مامۆستا برای مەحمەد و هەم کەسانی دیکەی کۆمەڵگەی کوردی زۆر گرنگە. چکە ڕاستەکەی تاوکو تێکەڵ نەبی لەگەڵ غەیرە کوردەکان بە تایبەتی ئەوروپیەکان و تەنانەت بۆ عەرەبەکانیش هەست ناکەی کە هەستەکەی ئەنجا هەستەکەی کە کەم و کورتیەک هەیە لە گەیاندنی پەیامەکانی ئێمە بۆ جیهانی دەرەوە بۆ چاپکردن و یا با بڵین وەرگێڕانی کتێبی کورد و عەرەب یاخود هەر بابەتێکی تر کە لەسەر مامۆستا برای مەحمەد و کەسایەتیەکانی دیکەی کوردستان هەیە بایەخێکی زۆر گرنگ هەیە بۆ ناساندنی ئەو ڕەمزانە بۆ ناساندنی ئەو سیمبولە نەتەوەی و نیشتیمانیانەی کە ئێمە هەمانە پێویستە خەڵکانی تریش پێی ئاشنا کەواتە هەڵسەنگاندنی تۆ چێ بۆ چاپکراوەکانی ئیتر کتێبەکانی مامۆستا برای مەحمەد وێ لەلایەن ڕێکخراوی برای مەحمەد فاوندیشنەوە لە ڕاستیدا کارێکی گەورەیان کردووە تەمان بەبێ مجاملە من ئاگام لیانە کەم تا زۆر و بە سپاسی شەو هەندێک جار لەو بابەتانەی کە ئیشی لەسەرەکەن بۆ پیاچوونەوە من ئیشم لەسەر کردووە بە حکمیەوەی کە من ئەتوانم بڵێمەها شارەزایەکم لە ژیانی مامۆستا برای مەحمەد هەیە. کارەکانیان تەنها لە چاپکردنەوە نوێکردنەوەیان نیە کە ئەوەی شەر گرنگی خۆی هەیە ینی ڕاستەکەی زۆر جار لەوانێ بە چاپێکی کۆن لە سەردەمی پێشووترا لە ساڵانی 50 ساڵ بۆ نمونە پێشتر ئیشی لەسەر کرابێ ئێستا جوانتر چاپەکرێتەوە کۆ کرێتەوە ئەمە شەرگرنگی و بایەخی خۆی هەیە چۆ یەک شتێکی لە کاتی خۆیان مامۆستا برای مەحمەد زۆر دەرفەتی ئەوەی نەبووە کە بیرەوەرەکانی خۆی بۆ نمونە چاپ بکات و بینووسێتەوە یا بەرهەمەکانی خۆی ڕێک بخات و کۆی بکاتەوە بۆیە یەکێک لە ئیشە زۆر باشەکان لەم قۆناغەیە مەسەن کۆکردنەوەی ئەو بەرهەمانەیە و دووبارە چاپکردنەوەیەتی بە شێوازێکی جوانتر و هەندێک جاریش پراوێزیان بۆ داناوە بیرمان نەچێ مەسەلەن لەو قۆناغە مامۆستا شتێکی نووسیوە زۆر تەفاسیلی نایەوەتێ بڕگەیە کە پێویستی بە تەوزیح هەیە لە خوارەوە کتێبەکانە و چاپکراوەکان پراوێزیان بۆ داناوە ڕوونکردنەوەیان بۆ کردو یا ساختکردنەوەی هەندێک چەمکە ئەمان ئیشیان لەسەر کردو بۆیە جێی بایەخەوە دەستخۆشیان لێکم لێرەوە. زۆر باشە دکتۆر هەموو ساڵێک بۆ نمونە ئەبینین لە کاتی نزیک بوونەوەی کۆچی دوای مامۆستا برای مەحمەد و لەگەڵ دابشکردنی خەڵاتی زێڕینی بلا لێکۆڵینەوەی نوێ ئەکرێت سەبارەت بە مامۆستا برای مەحمەد تەنانەت پار ساڵیش لەم کاتەیە کتێبێکی تر و هەروەها یاخود بەڵگەنامەیەکی تر بڵاو کرایەوە باسێکی ئەوم بۆ بکە بۆچی ئێوە ساڵانە بە دوای ئەم بابەتانەیە گەڕێن گەورەی و مەزنی مامۆستا برای مەحمەد ئەزانین کە چەندە گەورە و چەندە مەزن بوو بەڵام بۆچی ساڵانە ئێوە هەوڵی ئەویان کە ئەم لێکۆڵینەوەوانە بڵاوکەنەوە؟ هەڵبەتە هەر لە بیدایەت من ئاماژەم بۆ کرد کە کەسایەتی مامۆستا برای مەحمەد چونکە ینی فرە ڕەهەند بووە پێشمەرگە بووە سیاسی بووە نووسەر و ئەدیبێکی بەتوانا بووە دادوەرێکی لێهاتوو بۆی کە لە بەرەی گەل و لە هەمیشە لە بەرەی چەساوەکان بۆ بۆیە ینی ئەوە هێنەیە کە ئیشی زیاتری لەسەر بکرێ هێشتا مەجال زۆر ماوە ئیش لەسەر مامۆستا برای مەحمەد بکرێ ینی هێشتا ڕەهەندی تر هەیە کە هێشتا ڕەهەندی تر هەیە دەرفەتی تر هەیە ڕەنگە کۆمەڵێک بەڵگەنامە هەبێت دەستنووس هەبێ هەر خودی ئەوە تحقیقکردنی کتێبێک بێنێ لەسەر یا توێژینەوەیکی زانستی لەسەر و بابەتە بێنێ بۆی ئیشەکانی مامۆستا برای مەحمەد یا ژیانی پڕ لە خەباتی مامۆستا برای مەحمەد قابلی ئەوەیە کە بەردەوام ئیشی لەسەر بکرێ ئەگەر چی تا ڕادەیەک من تەسەورەکەم هێشتا کەمە ینی بۆیە کراوەتە عادەتێک کە ساڵانە ئیشی لەسەر بکرێوانە لەوانێ دەرفەتەکە یا ئەم زروفەی کە کوردستان تایەتی یەکێ بێ لە هۆکارەکەی کە کەمتر ئیشی لەسەر بکرێ بەڵام کەم بێ باشترەوەی لەوەی هەر نەبێت پرۆفسۆر زیاتر لە ئەمێ باسێکی لایەنە وێژەیەکەی نازانم پەیوەندی بە پسپۆڕی جەنابەتەوە یان بە پێی شارەزایی جەنابەت ئەگەر بۆم باسکوی مامۆستا برای مەحمەد دۆخەکە یان سەردەمی کەتیای ژیاوە کە وای کردووە زیاتر هەموو بابەتە وێژەیەکانی هەستەکەی دیوێکی خەباتگێڕی هەیە ینی ئەدەبیاتێکی خەباتگێڕی تایە بۆ نووسیکە هەر لە شاکارەکانی هەر لە هەڵبژاردننی ئەو ناوانەی کە بۆ ڕۆمانەکانی یان نووسینەکانی داینەوە بۆ مکاڵی ژانی گەل سەر تۆ تێگەی گەلێک ژانی هەیە وانە ئازاری هەیە مەینەتی هەیە کوێرەوەری
وانە دواتیری کەوان یعنی هەستێکی جۆرێک لە ئەدەبیاتی بەرگریە مامۆستا دیوەکانی تری ژانرەکانی تری ئەدەبی گرتووە یان تەنها ئەم ژانری بەرگریە زیاتر تۆخ بۆ تۆ لە ژیانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە هەڵبەتە لەو قۆناغە بە حکمی وەکو باسمان کرد کوردستان لەژێر چەپۆکی داگیرکەرا بووە یاخود با بڵین دەربڕینی هەستی کوردایەتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕەنگە ڕێگریەک بوو بێ بۆ نمونە بۆیە زۆر جار نووسەر و شاعیر و ئەدیبە گەورەکان لە چ لە جیهان و چ لە کوردستانیش هەوڵیان ناوە کە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە چوارچەوەی ئەدەبیا با بڵین واقعی کۆمەڵگەکەی خۆیان بکەنە کەرەسێک بۆ نووسینی بابەتەکانیان چ شعر بێت چ لایانی پەخشان و ڕۆمان و هەر یەکەوە طبعاً زۆر کەس لە جیهانە ئەوەی کردووە هەر لە دانتی و پۆکاشی و ئەوانە کە گەورە نووسەر و گەورە شاعیرەکانی ئیتالیا و با بڵین فەڕەنسان ئیشیان ئەو بەو ریتمە ئیشیان کردو هەڵبەتە مامۆستاش زۆر شارەزای ئەدەبیاتی جیهانی بووە ڕەنگە هەندێک شتی لەو گەورە شاعیر و نووسەرانە وەرگرتوێ بۆی ئەمە جۆرێکە لە تێکەڵکردنی واقع بە ئەدەبیات زۆر جار لە چوارچەوەی شانۆیەکە ئەگەر چی مامۆستا دوورە لەو بابەتە بەڵام تۆ ئەکرێ کەرەستە و پێداویستەکان کە ڕاستەوخۆ ناتوانانی بیڵی لە چوارچەوەی ئەدەب و یان شانۆ یان شعرێک کاتەوە دەری بڕی قۆناغەکە قۆناغی خەباتە ینی لەو فترەیە لە هەموو شتێک زەڕورتر ئازادی کۆمەڵگەکەتە و بەدەستێنان یاش پاراستنی شوناسینەتەوەکەی خۆتە بۆ قۆناغە بۆیە بەشێکی زۆری ئەدەبیاتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەو ڕەهەندەوە سەرچاوەگرێ ئەگەر چی ئەو هەوڵیاوە کە ئیش لەسەر وریاکردنەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات چونکە بە تەنها بە شعر و پەخشان و با بڵین ڕۆمانەکانی خۆی نییە ئەو ئیشی لەسەر وەرگێڕانی شعر و با بڵین ئەدەبیاتی جیهانیش کردو بوو وەریگەڕاوەتە سەر زمانی شیرینی کوردی بۆ قۆناغە بۆی کە خەڵکی خۆشمان شارەزا بێ بە ئەدەبیاتیەوە ئیشی لەسەر شتەکانی تریش کردو ڕاستەکەی شعری بۆ ئافرەت هەیە ینی ئەو سەردەمانێک درکی بە هەندێک بابەت کردو بەڕاستی دکتۆر کە بۆم دۆخی ئێستا بۆم ڕۆژەی ئێستا کە گرنگە بۆ تۆ کە بابەتێکی ئەخوێنی تۆ یاخود بۆ نمونەوەکو ئاری باسی لێوە کرد ژانی گەل و ئەم بابەتانە کە ئەبینی هەستەکەی بەڕاستی کە ئیتر ڕێک کوردیانە ڕێک بۆم دۆخی ئێستا وتراوکە و سەردەمانێک زۆر پێش ئێستا دەرکی بە بابەتەکان کردووە ئەگەر بینە لە سەر لایەنێکی تری ژیانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بیری ڕامیاری لای مامۆستا ئیبراهیم ئەحمەد ینی سیرەکەی ئەم لە لایەنی ڕامیاریان سیاسیان خەباتجێڕی دەستێکی زۆر باڵای هەبووە تەنانەت کارگەیشتوتەوەی بە سکرتێری حیزب بکێشە هەڵبژێردرێ بەڵام پرسیارێکی جەوهەری هەیە لێرە ئەبینیت چەند ساڵێکە تەنانەت ئەو حزبەی کە ئەم کاری تیا کردووە نای مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە نارگیرەکەن هەر باسیشی ناکەن پێت وایە هۆکارەکەی چییە مامۆستا وەڵاهی ئەبێ مێژوو بەم جۆرە ناپەڕژێتەوە نا بە دڵنیاییەوە مەسەرەن مێژوو هەر چەندێک ینی بتەوێ ینی بۆ سەردەم یا بۆ کەسایەتیەک بۆ کەسێکی یا بۆ لایەنێکی بنووسی تۆ دواتر هەر ئاشکرا بێت ینی لەوانەیە من بتوانم یان نووسەرێک بتوانێت ئەمڕۆ شتێک بنووسێتەوە بەڵام سبەی و دوو سبەی بەڵگەنامە ئاشکرا بێت و شت ئاشکرا بێتەوە بە تایبەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە بەشێکی ژیانی خۆی بۆ لانی سیاسی تەرخان کردو ینی تۆ ناکرێ بە نادیدە بگیرێ من هیوادارم بە ئەنقەست نەبێ ینی ها بە پلان و بە مەنهەج نەبێ ئیش لەسەرەوە بکرێ بەڵام هەستی پێەکەین یانی سە بۆ نمونە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە یەکەم کۆبوونەوەی کۆنگرەی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان کە لە 16 ئابە بەشدار بوو ڕاستە لەو ڕۆژەیە پارتی نەبووە بەڵام بە سیفەتی چاودێر و بە سیفەتی ئەگەر چی پێشەوە ئەداوای لەکرێکە لە قیژێکاف هەڵبۆشێنێت و ببێ بە دەستی دامەزرێنەر وانە بەڵام خۆی ڕازی نابێت لەو قۆناغە بەڵام هەر لەبەر گرنگیەکەی بەشداریان پێ کردووە لە قۆناغەکانی ترە مەسەلەن لە کۆنگرەی دووەم و سێم و ئەوانە ئیترە بێتە شخصێک کارێکتەریشی سەرەکی لەناو پارتیە وتەنانەت گۆڕانکەجاوێک لە کۆنگرەی بەغا لە کۆنگرەی دووهەمە بەڵێ لە بەغدا دەستنیشانێکەوەکو شخصیەکەم چکە دۆخێک ئێتە پێشەوە کەس بەشێک لە سەرکردەکانی تر مەسەلەن ململانەیەکی حزبی هەیە کە شتێکی زۆر ئەتیادیە مەسەلەن بۆ ململانێ لەو قۆناغا مامۆستا ئیبراهیم ئەحمەد تێکەڵ بە ململانەکانی ئەو چینانە نابێت چەند دەستەیەکن لەوانە ئەم بێلایەنیە مێنێتەوە کار بۆ گەشە پێدانی پارتەکاکە بۆیە دەرفەتی زێڕینەکەوێتە پێشەوە هەم دەرفەتی زێڕین بۆ پارتی کە کەسێکی وەکو مامۆستا ئیبراهیم ئەحمەد ببێ بە سکرتێر یان ببێ بە شخصێکی کاریگەر تایدا و هەم بۆ خودی خۆشی کە ئیتر ئەچێتە ناو دنیا ینی نزیکەی
زیاتر لە 10 ساڵ تۆ سکرتێری حیزبەکە بووە ینی پێویستە ئاماژەی پێ بکرێت ینی جیاواز لە هەموو مثلا ململانەیەکی ئەگەر بەسیط هەبوو بێ ململانێکە شخصی نەبووە ململانەیەکی ئایدۆلۆجیا بوو بۆی زۆر تەبیعیە کە ئاماژە بە ڕۆڵی مامۆستا برای محمەد بدرێ و نادیدە نەکرێ بەڕاستی و هیوادارم ئێمە ئەو شتانە بخینەوە بەرباس و گۆڕانکاری تیا بکرێت زۆر شتێکی تەبیعیە بەنسبەت ئەو لایەنانەشەوە کە مەسەلەن نانوێ ناوی مامۆستا بێنن هیوادارم وەکو ئاماژەم پێکرد بە مەنهەج نەبێت و بەویست نەکرێ مێژوو ناتوانێت حاشا لەوە بکات بەدڵنیان باشە وەکو کۆتا پرسیاری من ئەمە کەمە قسەش لەسەر کار و چالاکی ڕێکخراوی برای محمەد فاوندیشن بکەین کە یەکێکە لەو ڕێکخراوانەی کە ماوەی چەند ساڵێکە دامەزراوە تۆ باسێکی مامۆ بکە بۆ کەسانی کە نازان کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە چیە کاری ڕێکخراوی برای محمەد فاوندیشن چیە دکتۆر؟ لە ڕاستیە خۆزگە هەر ئەو بەڕێزانە خۆیان وەڵامی ئەو پرسیارە بدایەتەوە بەڵام من کەم تا زۆرۆک و ئاماژەم پێکرد ئیشی جوانەکەن و پامی زیاتریان پێ و پلانی باشتریان پێ کە وەکو ناوەندێکی توێژینەوە کار لەسەر هەموو پرسەکانی باشووری کوردستان بە شێوەیەکی گشتی بکرێ و بەتایبەتی ڕۆڵی مامۆستا برای محمەد و کار و کردەوەکانی و کۆکردنەوەی بەرهەمەکانی و ساڵانە ئەنجامدانی خەڵاتی زێڕینی بلە گەورەترین دەستکەوتە گەورەترین مەدالیایەکی معنەوی ئەگەر واز لە هەموو ئەوانەی تربێنین کە هەر ساڵە و چەند کەسێک تۆ بانک هێشت دەکرێت کە نرخاندن با بڵین پێزانینت هەیە بۆ کار و کردەوەکانیان بۆی ئەمە یەکێکە لە پیرۆزیەکە هەمیشە کوردە و گلەی هەبووی و دێمە هەتا لە ژیانین ڕێزمان لێ نانێن ناومان ناهێنرە بەڵام بۆ خۆی پێما بێ ڕێکخراوی بەدڵنیاییەوە من دەستخۆشیان ڕێکردەوە ئەگەر چی لەوانێ ئەوانیش ینی کۆمەڵی بربەست لە بەردەستیانە هەبێ هەم دەستکەوتنی با بڵین بەڵگەنامە و چۆنێتی با بڵین ئیشکردن لەسەر لێکۆڵینەوەی نوێک تاوان لێکۆڵینەوە ئاسان نییە با بڵین بە دووادا چوون تحقیقکردن لە ڕووداوە مێژووەکان خستنە ڕووی ڕاستیەکان بەڕاستی کارێکی ئاسان نییە پێویستی بە ناوەندێکی وەکو مامۆستا برای ئەحمەد هەیە کە ئیشی لەسەر کرێ و ئەو دەستکراوەتر بێ بەڵگەنامەی بخرێتە بەردەست دەرفەتی بۆ بخرێتە بەردەست چکە من ئاگادارم بە حکمەوەی کە ئیشم لەسەر ژیاننامەی مامۆستا کردو ئێستاش زۆر شت هەیە کە دەستکاری نەکراوە ینی وەکو گەوهرێک وایە ئێمە ناوی ئەنین کە پڕ زانیاریە تۆ توانی تحقیقی تیا بکەیت و دەرفەتە بێ ئیشی تیا بکرێت ئینشاءڵڵا لە ئایندە وەکو ئاگادارم ڕێکخراوی برای محمەد فاوندیشن ئیشی لەسەرکاوە کاری نوێ و کاری زۆر جوانی پرسیاری منیش ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە چەند چەمک و ژانرەکانی ژیانی مامۆستا برای محمەد لە نێو ناوەندەکانی پەروەردەیە جێگەیان بۆتەوە ئەوەی کە تۆ ئاگادار بیت واللهی ئەگەر چی من لەوانەیە زۆر لە ناوەندەکانی پەروەردە زۆر ئاگادار نەبم ڕاستێکەی چکە بم لە خوێنی باڵا زیاتر ئاگادارم برای محمەد کەسایەتی برای محمەد من تەسەورەکەم پەبلیکە ینی گشتیە ڕەنگە کەم کەس هەبێت ینی ئاگاداری کار و کردەوەکانی مامۆستا برای محمەد نەبێت بۆیە خۆی لە خۆیان خۆی شتێکە کە لە دڵ و دەرونی بەشێکی زۆری تاکەکانی کۆمەڵگەی کوردیا بوونی هەیە و خۆی سەپاندووە خۆی دروست کردووە بۆیە پێویستە ڕنگ بداتەوە بەشێکی زۆر لە شعرەکانی دیارە بەشێکی زۆر لە شعر و وتەکانی لە ناو ڕاگەیاندنەکانە بەبێ ویست هەمووان دووبارەیەکەنەوە بەکاری هێننەوە کە مەش خۆی لەسەر بەڵگەیە لەسەر کەسایەتی و کاریزمابوونی مامۆستا برای محمەد دەستخۆش بە پرۆفێسۆر دکتۆر ئاماد حەسەن سپۆڕی باری مێژوو زۆر سپاس بۆ ئامادەبوونە دکتۆرمان مامۆستا برای محمەدی شاد کە هەمیشە زیینۆ بەرهەمەکانی خۆی هەمیشە بە زیینوتی لە ناومانامێنێتەوە دەستان خۆش بێت دووبارە